ئەم کاتتان باش ئازیزان، خۆشحاڵم جارێکی کە پێکەوە شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە سەکۆی فلیمسازان. ئازیزان، ئەلبەتە ئەو دراما کۆنانەی کە لە تەلەڤزۆنی کەرکووک و ئەگەر لە جیانی تر با بڵێن لە تەلەڤزۆنی ڕۆژهەڵاتی کوردستان کە بندەستی ئێران بووە لیا لە هەر جێیەکیکەیە ئەگەر لە کوردستانی سوورە کرابێتن، هەرچەنێ ئێمە ئاگامان لێ نیە و من بۆ خۆم نەمدیوە، بەڵام لە ڕادیۆیە بینیومە، بڵێن جۆم لێ بووە لە ڕادیۆی قەسری شیرین و لە ڕادیۆی یەریڤان و ئەو کاتانە ئەوانە بوون، ئەوانە ناچونە قاڵبی درامای تەلەڤزۆنیەوە یا بواری سینەماوە. هەر چۆنێ بێ ئەگەر ئەوانە کە کراون لەو کاتەیە هەرچیە کرابێت، ئەبێ ئەمڕۆ ئێمە جارێکی کە هەمومان سەیری ئەو درامایانە بکەینەوە، شرۆڤەیان بۆ بکەین، وەکو ئەوەی کە ئەوانە یەکەم هەنگاو بوون، یەکەم با بڵێن پێگەی یەکەمی سەرەتای دەستپێکردنی ئیتر دراماکانمان بوون. تەنانەت گەلێ جار بەوانە کاتی خۆی ئەمان وت تەمسیلی، ئیتر تەمسیلی بە هەرچ ناوێک و هەر جۆرێک کاتە بێت، چونکە ئەو کاتە باسی دراما نەبوو و ناوی دراماشی تیان نەبوو، هەتەنانەت لە تایتڵەکانی شانووسرا تەمسیلی. ئەمانە هەنگاوێک بوون بۆ سینەمای ئەمڕۆ، بۆ دراماکانی ئەمڕۆ. ئەمڕۆژ ئێمە پێویستمان پێیەتی پیا بچینەوە و شرۆڤەیان بۆ بکەین و ڕێز بۆ ئەو توانە بەرزانە باڵایانەی ئەو کاتە دابنین کە بەو کارە بە پێزانە هەستاون. لەو بەرهەمە جوانانەی لەو سەردەمانە کە با بڵێن شۆڕشێکی گەورە بوو، هەنگاوێکی گەورە بوو، کۆمەڵێ جیاوازی سەردەمیانەی ئەو دەمەی پێوە دیار بوو لە چاو تەمسیلەکانی تر، لە چاو دراماکانی ئەوسا. ئەو دوو بەرهەمەش بەهاری دزرا و مەرەزە، هەردووکیان ڕۆڵێکی گەورەیان لە وەرچەرخانێک هەبوو لە درامای کوردی ئەو دەمەیە. اینجا بۆیە ئەمڕۆ وا پێویستەکات کە گەنگەشەیەکی بکەین. لەم هەفتەیە پێشووە هەردوو دراماکەمان لە فلیمسازانەوە بە ڕەنگسازی کاک شێرزاد عوسمانەوە پێشان نا، ئەگەر برادێک نەیبینی بێ ئەتوانێت بچێت
بە فلیمسازانە بگەڕێتە دواوە هەردووچی ببینێ و ئەم شەویش لەگەڵ هاوڕێ ئازیزم مامۆستا عەلی کەریم گەنگەشەی ئەو بابەتاناکەین ئەو ئیشاناکەین. مامۆستا عەلی جان یاخوا بەخێربەی باندیە من. چاوەکەمی کاکە سەرکەوت زۆر سوپاس. سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ فیلمسازان هەیە، بۆ جەنابەت هەیە. بەڕاستی خۆشحاڵم جارێکی کەش بەیەکەکەینەوە لەم بەرنامە جوان و بە پێزە. ئەمر بکەن بۆ ئەوەی باسی ئەو دوو درامایە بکەین. یەکێکیان بەهاری دزرا و ئەوی کەشان مەرەزەیە. ئەگەر ئەتوانم پرسیارێ بکەم، من بۆ خۆم بیرم نەماوە بەهاری دزرا و لە نووسینی چێ بوو و دەرهێنانی چێ بوو. لەسەر شانۆ ئاگام لێبوو، لەسەر شانۆ من خۆم لە شانۆی سەلاحەدین قوتابخانەی سەلاحەدین کە نمایش کرا من یەکێ بووم لەو مناڵانەی کە ئاهاتن نۆکیانە کڕی. ئەوەی سەر شانۆ ئیتر دوای ئەوە نازانم، ئەو کاتە نەمزانیوە نووسینی چێ بووە، دەرهێنانی چێ بووە، بەس ئەوەی لە بەرچاوم بێت کاک جەلی زەنگەنەم بیر بوو کە ئەو کاتە ئەو دەوری ڕۆستەمیە بینی. جابا لە بەهاری دزراوە دەست پێ بکەین نووسینی چێ بوو، دەرهێنانی شانۆیی چێ بوو، دەرهێنانی تەلەڤزۆنی چێ بوو و چۆن ئەم بەرهەمەیان گەشتە بەر تەلەڤزۆن. بەهاری دزراو لە بنەڕەتە لە نووسینی نووسەرێکی یا بەڵێ نووسەرێکی گەنجی تورکمان بوو، ناوی عەدنان ساڕی کەحیە بوو. من و برای بەڕێزم عەبدوڕەحمان مەلا سەعید وەرمان گێڕایە سەر زمانی کوردی بە هەردووکمان. دوای ئەوسا کە پرۆڤەمان لەسەری کرد، ئەوەی کە پرۆڤی پێکردین و ئەوەی کە دوای تەمرینی پێکردین مامۆستا سەلمان کاکەیە کە ئێستا دکتۆر سەلمان کاکەیە ماوەیەکی زۆرش لە کوردستانە بوو، بەڵام ئێستا وازانم گەڕاوەتەوە لە سویدا. کە بردمان بۆ بەغا بۆ تۆمارکردن، یەکێک لە شتە جوانەکانی ئەوە بوو ئێمە نەمان برد بۆ بەغا وەکو ئەوەی پێشتر ئەکرا دیکۆر بکرێت، ئەنجا دوای ئەوسا هەر لەناو ئەو دیکۆرە وەکو چۆن لە شارۆگەرێکە بینیوتە ئاوا نەبوو. دیمەنی دەرەوەمان هەبوو، دیمەنی دەرەوەمان هەبوو ئەوانەی کە لەبیرم بێ. یەکێکیان ڕاونانی ڕۆستەمی نەوتفرۆش بوو کە ئەبڵین مەیلی تێکۆشان و خەباتی هەبوو. باوەشیشی بۆ من ئەکردەوە لە کاتێکا کە هەستی بکردایە من لە ناڕەحەتیان وەکو مرۆڤێک، وەکو گەنجێک. چایچیەکیش هەبوو، ئەو چایچیەش هەمان شت کە لە تنگانە بوومایە و یا ڕاویان بنەمایە بۆ نمونە لە دیمەنێکە پۆلیس ڕاومەنێن، من بەسەر محەجەرە و بەسەر کۆڵانەکان و بەمانە ڕائەکەم تا خۆم ئەگەێنمە چایخانەکە، کە ئەگەمە چایخانەکە یەکسەر چایچەکە خستمە پەنایەکەوە و ئەو مەنشور و شتانەشم پێ بوو بۆیە شاک بووە. ئەم دیمەنانە دەرەوە بمانێ نەمانێ خصوصەتێکی دا بەو لە ئەسڵا شانۆگەری بوو، ئەتوانین بڵێن بوو بە نیمچە درامایەک بەنسبەت مەرەزشەوە. هەر لە ئەوڵەوە کاک سەرکەوت دانیشتین چیرۆکەکە هیچ جەلی زەنگ نەبوو. من پێم وایە باس بەس لە جارێ لە بەهاری دزراوە بین، چونکە بەهاری دزرا و یەکەم هەنگاو بوو پێش مەرەزە بوو و یەکێک لە جوانکاریەکان کە من ئێستا کە باسم کردوتم شۆڕشێ بوو، گۆڕینێک بوو
وەرچەرخانێک بوو لە درامای کوردی کە ئەو کاتە پێمانەوە تەمسیلی بەڵێ ئەوانی کە هەبوون هەر شانۆیەکان خۆیان هەمووی شانۆیی بوو لەسەر شانۆ و ئەشیان برد بۆ تەلەڤزۆن لە تەلەڤزۆن هەمان دیکۆریان دانا و بە هەمان دیکۆرەوە ئەکرا ئەو دیکۆرە با بڵین سێڕەهەندی نەبوو دیکۆرەکان دیکۆرێکی سادە بۆ یەکسەری ئەو بە بەرچاوەوە ئیتر ئەگەر هەنێ شتی زیادە بوو بێ بەڵام تۆ لە مەرەزێ لە بەهاری دزراوە ئێمە کۆڵانە بینین دیواری خانووە بینین کە ئەمە لەسەر شانۆیان نەبوو بەڵام تۆ لە تەمسیلەکەیە لە دراماکەیە هەبوو یعنی جیاوازیەکی تیا بوو ڕوئیایەکیکەی جیا هەبوو بۆیە حەزم کرد تەرکیز خینە سەر ئەوە کە ئەوەش دکتۆر سەلمان فایق کاکەی لەو کاتەیە دەرچووی ئەکادمیا بوو یان هێشتا دەرچوو نەبوو بوو دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی بەخا بوو بەشی سینەما دەورەیەکی بینی بوو بۆ تەلەڤیزیۆن بەڵێ چونکە ڕوئیای تەلەڤزۆنی هەیە لە ئیشەکەیە وەکو ئەو ڕویانی کە ئێستاکەش بۆ نموناگە لە زنجیرە دراماکانی عەرەبی و ئەم وڵاتانەی دەوروبەرەکەی بینی لە ناو ئوستۆدیۆیە ئیشی تایبەتی بۆکری ئەو کاتەش ئەوەی بۆ کراوە اینجا تێکەڵ کێشکردنی لەگەڵ هینی فیلمی سینەمایی کە بە 16 ملیم کراوە دیارەوە بە 16 ملیم کراوە ئەو تێکەڵ کێشکردنە شتێکی جوان بوو اینجا مەبەستەکەم لەوەیە با جارێ لەسەر ئەمیان بڕۆین ئەو ڕوئیا دەرهێنانەی ئەوەی شانۆ و ئەوەی تەلەڤزۆن جیاواز بوو نییە جارێکی کە ئیشی بۆ کردەوە یان نەی کرد بوو ئەوەی کە کرا لەسەر شارۆ ئەوەی بینیوتە بەڵام کە دوایی هاتی نەسەر ئەوەی کە بەهاری دزرا و برین بۆ بەغا ئێمە شۆک و هونەرمەندان و تیپەکانی سلێمانی و هەولێر ویستمان ئێمەش دەست پێشخەریە بکەین وەکو کەرکووک کە ڕۆیش بابەتەکەمان برد و ئەو دیمەنانەی کە دیمەنی خارجی بوون ئەوانشمان برد لەوێ حسێن نەسراوی دەرهێنێت عینی شت حسێن نەسراویش عینی شت بە سێ کامرەی یوماتیک تەسویریە کرد بیرمە هەر بۆ بەخوهین من و کاکجیات دیمەنێکمان هەبوو جیات دڵپاک لە شانۆوە چۆن کردبان لە عەفو لە هین لە پرۆڤەکانی بەردەم دکتۆر سەلمانە چۆن کردمان هینی کتاب بوو مەسرحیەتێکی تیا بوو مەسەڵ جیهاد قساکە ئەڕوا من لەسەر چۆکەکە و قاچی ئەگرم و ڕژای لێەکەم حسێن نەسراوی پێکەدی وتی بابە وەڵڵاهی ممەسلەکانی بەغا کە تەسویر ئەەکەین ورە پارەمانە دەرێڵە بەس کلۆزمان بۆ وەرگرن ئێوە بە عەکسەوە ڕەمزی کلۆزەکەن بۆ شێوەیە بوو کە بوتم یعنی لەوێ وەخت ئێمەش فێر بووین کە تەمسیلکردن لە بەردەم کامێرا چییە و تەمسیلکردنیش لەسەر شانووە چییە طبعا جیاوازێکی زۆر هەیە بەڵێ بەس ئەوەی کە من سەرنجممە لە هەردوو ئیشەکەیە با بڵێم دیارە دکتۆر سەلمان ئیشی تەلەڤزۆنی لەگەڵتانە کردووە پێشەوەی ببرێ بۆ تەلەڤزۆن یعنی لە ناو کادرەکانە لە ناو کادرەکەی لە ناو چێوەی فیلمەکەیە هەر چێوەیەکە ئێوە دەرهێنانی مۆزوعی هەیە یعنی دیارە حرەکاتەکەن لە ناو چێوەکەیە چێوەکە کە با بڵێن گۆشەنیگای کامیرە زاویە کە ئاگۆڕێت بە هەمان شێوە لەوێش گۆڕانێکی کە هەیە کە دێتەوە بۆم لە هەر گۆڕانێکی کە هەیە یعنی دیارە دکتۆر سەلمان ئەو کاتە ئیشی بۆ کردووە وا بووە وەکەوەی کە منەی بینم کاک سەرکەوت ئیشی بۆ کردووە بەڵام دوایی حسێن نەسراوی ناچار بوو کە ئەوانەی بینی لە کاتی مۆنتاژە ناچار بوو ئەوەی کە تەسویری کردبوو دیسانەوە لەوێش مۆنتاژی کردبوو لە ئیشەکەی خۆشیە بەڵێ
باشە یعنی من مەبەستەکەمەوە بوو ئاسانکاری نەبوو بۆ ئەوەی ئیشێکی جوان بدرێتە دەست حوسێن نەسراوی چونکە تەلەڤزۆنەکان وابوو ئەو کاتە هەتاکو و پێش ڕاپەڕین تەلەڤزۆن کە درامایەکتە برد کە فیلمێکتە برد کە هەر شتێکتە برد ئەوان دەرهێنەریان دەستنیشانە کرد یعنی دەرهێنەری ئێمە نەیە خوارد بەڵێ نەیە خواردە حسابیان دەرهێنەری مە ناکرد دەرێنەری خۆیان بوو جا گەلێ جاری زۆرە لە دراماکان دیارە دەرێنەرەکە لەوەی هەر ئاگای لێ نەبوو بێت بەس بەڕێ خستووە چۆنە ڕوا با بڕۆ بەس کامیرا گۆڕێ سێ کامیرە بوو لە ئەودا بڕۆ بەخێرچی چەندین ئیشمان هەیە بەناو تەمسیلی بەناو شیرۆکی تەمسیلەوە هەروە بۆ ئەوەی کە جەنابەت باسیەکەی هەر بەڕێی خستووە بەڵام ئەمە بوونی سەلمان کاکەیی کە وتم دەورێشی تەلەڤزیۆنی بینی بوو لە بەوە دیار بۆ ئەی ناسن ئەیان ناسی ئیش دوایی ئەو مەشاهدە خارجیانیان ئەو مەشاهدە خارجی کە بۆ برد لە کاتی مۆنتاجە حسەن نەسراوی ناچار بوو مۆنتاج بکات لەوەی کە کردوێتی بەسێ کابیرەکە بەڵێ اینجا ئەو دیمەنانەی دەرەوە کە بە کامیری 16 ملیم کرا دکتۆر سەلمان خۆی تەسویرێ کرد ئەوە هیچ دەرێنانی خۆی بووە یا کەسی کە لەگەڵا بوو مستەورێکی کە تەمسیلە کرد بەڵام بە ئیعازی دکتۆر سەلمان دکتۆر سەلمان بەڵێ ینی کاتانە بۆ نمونە کە پۆلیس من ڕاوەنێن ئەگەر بە شوێن محەجەرەیە یعنی دیوارە و محەجەرەیە وایە باز مەدا سەر محەجەرەکە و ئەکەوتمە خۆم هەڵەدا لەقتەیە گۆڕی لە ڕاکردنەکە و خۆ هەڵواسین بە محەجەرەکەەوە لەقتەیە بوو دوای کاکە دوای ئەوە کامیرە بە استقبال میە کرد استقبال میە کرد کاکەوتو بەخۆرە و ڕامە کرد بڵێ نا تەکنیکی تایە تەکنیکی ئەوەی دیایە کەسێک شارەزا بووە ئەو ئیشانەی کردووەوە دیارە بچونکە هەر دکتۆر سەلمان خۆشی و کاتە کە ئاشنای ئەوە بۆ حەزی هەبووە بۆ ئەو بوارە بواری سینەما و هەر بۆیە شەو دیمەنە با بڵێن دیمەنانەی دەرەوە سینەمایی زیاد کردووە بەڵێ اینجا ئەوەی من لەسەر شانۆ کاڵم خۆم ڕۆڵێکەمە بۆ بینی ومە کاک جیهادی تیان نەبوو کاک جەلیل دەوری ڕۆستەمیە بینی بەڵێ بەڵێ ڕاستەکەی ئەوە چۆن بوو بۆچی کاک جیهاد بوو بۆچی کاک جەلیل بوو بۆچی ئەمانە گۆڕان ئەو وەختە نە من و نە کاک جیهاد بەڵێ ئەو عیلاقەیەمان نەبوو تا لە کچە لاڵەکە بە سوتفە مامۆستا سەلمان پێوتم وتی هەر بە تورکمانیش پێوتم وتی ئەخ بە تورکمانیش قسەیەکە لەگەڵمانە جاجار وتی حەزەکەی تەمسیل بکەی وتم دەوری محامیەشی دامێ دەورێکی کورت کە من لەگەڵ کە ئەوە یعنی پرۆڤێشی یەکەمم کرد عجابی دەربڕیوتی زۆر باشی بەڵام دەورەکەم زۆر کورد بوو هەر ئەوە بوو دوام بووین کاک جیهاد زۆر تەقلیدی ئەکتەرێکی کرد ئێستا ناوەکەیم ناکەوێتەوە بیر حەسەن جەباری دەورەکەیە بینی لالەفەتە دەوری لالەفەتەی وتم مامۆستا حەسەن نەهات بۆ هین عەرزێکمان کرد لە 11 ئازار ئاعدادی 11 ئازاری کەرکووک لە ئیمام قاسم لە نازم بۆ نەهاچی بوو شتێک ڕوویدا بوو تەڵەبەی هێنیش بوو قوتابی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا بوو یعنی تقریبا دۆشدامانێک بووین هەمومان وتم مامۆستا بە کاک سەلمان وتم وەڵڵاهی تۆ جیهاد تاقیب بکەرەوە کورە جیهاد زۆر جوان تەمسیلیە و دەوراکە وتی چۆن وتم هەمووی لەبەرە وەڵا پرۆڤێشی بە کاک جیهاد کرد یەکسەر سەیری منی کرد پێکەنی وتم جیهاد ئەو دەورە ببینێ چکە زۆر جوانەی بینی وەڵا جیهاد ئامادە باشی دەربڕی دوای پرۆڤەکردن و ئەمانە عەرزی بینی یعنی ئەو دەورەی بینی دەوری لالەفەتە ئەوە سەر دێمەوە سەر کاک جەلیل و جیهاد
ئەوە لە فەتە شانۆیی بووە نییە؟ نا لالەفەتە لە ناو ئەو هێن کچەلاڵەکە پێش بەهاری دراوە تۆ با بڵم ڕێککەوتەکەی کە من و کارجیهات ئیشمان کرد یەکەمینجا لەگەڵ مامۆستا سەلمانە لە کچەلاڵەکە من دەورێکی مەبەستم شانۆیی بوو تەلەڤزۆنی نەبوو وابزانم شانۆیی بوو وەنیاڵم لە هاوین بوو هەر لە ساحە گەورەکەی 11 ئازاری کچە بەڵێ بەڵێ دوایی کەزانی هەردووکمان تاقەمانتیایە لە بەهاری دزراوە دەوری ڕۆستەمی نەوتڕۆشی دایە و دەوری بڵندیشی دایە من کە کوڕەمە لاشێکم ئەو ئیتر ئەو ڕووداوانە تێکەڵ بێکن و ئاوێتە بەیەکە بن کە باسم کرد کە پرۆڤشمان کرد و دوایی دیمەنەکانی دەرەوەمان کرد کە چوین بۆ بەغاو حەزێ نەسراوی تەسویری کرد و ئەو شتانەی بینی دیمەنەکانی دەرەوە ناچار بوو دەستکاری ئەو تەسویرە بکە کە بە شێکاندرە خۆی کردێتی بەڵێ بەڵێ اینجا بابەتەکە چیرۆکەکە وەکو وتت عەرەبی بۆ شانۆیی بوو یا چیرۆک بوو ئەوەی کە نووسی بووی عەدنان ساریکایە وەک شانۆ نووسی بووی تورکمان بۆ بڵێ نووسی بووی بە عەرەبیش نووسی بووی عەدنان ساریکایە تورکمانە خۆی بەس بە عەرەبی نووسی بووی بەڵێ نووسی بووی ئێمە شارەزای زمانی عەرەبی بووین ئەوە بوو تەکلیف لە من کرا کە تەرجەمەی بکەم و ئەوانە لە من و ئەو ڕەحمان مەلا سەعید بەڵام لەو کاتەیە ئەو جۆرە بابەتە مەسەلەی جارێ شەقاوە هەبوو لە کەرکووکە شەقاوە زۆرە بوو و مەوزوعیش بوو ئێستا نییە ئەوسا هەبوو لە چایخانەکە دانیشت بووم من بەڵێ شەقاوە و ئەمانە هاتن هەر لە خوانەوە شەڕان بە من فرۆشت لەو کاتە ڕۆستەمی نەوتڕۆش دێتە ژوورەوە کە هاتە ژوورەوە دەستداگرا هەتیو وایە ئەتر ئەوان فش بوونەوە بۆنەوە مەبەستم لەو شەقاوەتی لەو هێدانە هەبوو بەڵێ اینجا من مەبەستەکەم لێرە ئەوەیە با بڵێن وەکو دالو مەدلول وەکو ئەوەی کە لەو کاتەیە ڕۆستەمی نەوتفرۆش بەهاری دزرا و بە نسبەت ئێمەی کوردەوە لە هەموو جێیەکە خواخوای ئەوە مامود نیزامەکە جیا بۆ وەکو ئێستا نەبوو نیزامی ئەو کاتەی ئەحمەد حەسەن بەکر و سەدام و لەو کاتەیە بوو کە سەدام جێگری ئەحمەد حەسەن بەکر بوو و بەعسیەکان لەسەر حکوم بن خواخوای ئەوە مامود دێڕێکی تیابێ سیاسی بێ و هەموو خەڵک دڵی پێ خۆش بوو تەنفیز بوو بۆمان بۆ تەنفیز بوو 1972 بوو بەڵێ اینجا لەو کاتەیە ئەمە زۆر بوو و ئەو مەوزوعە هەم ڕۆستەمی نەوتفرۆش لە کاتێکە لە کەرکووکە نەوتفرۆش هەبوو بە عەرەبانەوە وەختە من خۆمدی بووم نازانم سلێمانی و لەم جیهانی تریشە لەوەی هەرە بوو بێ بەڵام لەگەڵەوەشا کەرکووک بێخزمەت بوو نەوتی هەبوو نەوتەکەی فرۆشرا و خزمەتی نەبوو ئەمە خۆی لە خۆیان مۆزوعێکی سیاسی بوو بۆمان وەکو ڕەمزێکی دالو مەدلول حاڵەتێکی جوانی لامان دروستە کرد بەس ئەم کەسە تورکمانە چۆن هاتوو بوو ئەمەی نووسی بوو بەڵام لەوە ئەچێ ئەخر وەکو وتم مامۆستا سەلمان کاکەیی تورکمانە بۆ هەر بە تورکمانی قسەیە کرد حەزەکەم ئەم زانێرش پێ بدەم دەورەیەکی 45 ڕۆژەی شانۆ کرایەوە لە کەرکووک لە چالاشی قوتابخانەکانی کەرکووک 3 کەس بوو مامۆستا تەحسین شەعبان کاتە ئیخراجیە کرد بەڵێ مامۆستا ئەنوەر محەممەد ڕەمەزان مامۆستا سەلمان کاکەیش سەلمان دیارە وەکوەوەی کە
دوایی لەگەڵ ئێمە و کەتر لقی سی پارتی و دوایی کۆمەڵی هونەری وێژەی کوردیماندا مەزانەمانە ئێتر وردە بەهیر قسەی لەگەڵا کردین بە کوردی و بمانە حتا حەزەکەم شتێکت بۆ باسکەم لە چایخانەی بابل بە تەنشت کتێبخانەی ئاسۆوە لە جادەی جەمهوری شتێکم خوێندەوە ساڵی 1970 شتێکم خوێندەوە لە شتەکە نووسرا بوو داوا لە هەموو تیپ و گروپەکانەکەین خۆ ئامادە بنوەمانە لە ڕۆژی ئەمەە بزەبەت بابزانم ماجی شوبات بوو تر ئاوا فستیڤاڵێکی گەورەی شێوەکاری و شانۆ گۆرانی و مۆسیقار و هەڵبەڵکێ لە بەغا ساز ئەدرێ بە چاودێری ئەحمەد حەسەن بەکر ئفر ئەوە بۆ مای ئەوەی کە ئەم بهینە مامۆستا سەلمان لەگەڵ کاکجیادا یاریە کرد تاوڵەیە کرد بە چاوی تۆ هەر ئاوا سەیرێکی کردم بڵێ چی بوون بە تورکمانی وتی 100 دینار پایکەون و لەگەڵ کچێکە خەڵاتەکە هی خۆمانە یعنی ئەم سیقەی بەخۆی هەبوو کە دوایی باسی ئەوە مەبەستم لە میهرەجانەکەیە میهرەجانەکەی 74 بەڵام ئەم هینە تورکمانە و بە عەرەبی خۆی تورکمان لە کەرکووک ئێستش بە عەرەبی نووسن کو تا ئێستا تورکمانت بینیوە بە تورکی بنووسێت طبعا کاڵی بە تورکی لاتینی بێ ئێرە زەمانی بەسە کەس ئەیتوانی بە لاتینی بنووسێ لەبەر ئەوە بە عەرەبی نووسی بووی دوایی سێرمان کرد بەڕاستی بەهارێکی دەزراوە فعلا تعبیر لەوە ئەکات ئەو بەهارەی کە خەڵق ئێوێ دەزراوە لە دەستی دەسەڵاتایە بەڵێ با یەک دقەیە کاک عەلیجان تۆزێ بچمە لای برادەران بزانم هەنێکیان پرسیاریانەیە لێرە کاک پەرۆش محەرەم کاک پەرۆشگیان ئەگەر بتوانی بە یا بە کوردی لاتینی بنووسە یا بە حرفی عەرەبی ئارامی کە لە باسڵ حرفی عەرەبی شەر حرفی پیتی کوردیە چونکە ئەمەی تۆ بە ئەنگلیزی نووسیوتە ئەنگلیزیەکە جوان نایەتەوە نازانم باسی چیەکەی بەڵام ئەوەیەڵێ بەڵام بیرتان چوو باسی فیلمی بەهەشت تێکی سوتاو بکەن کاک پەرۆژیان ئەمە مامەسا عەلی پەیوەندی بە منەوەیە کاک پەرۆش ئێمە ئەم بابەتەی ئەم شەومان بەس باسی بەهاری دزرا و مەرەزەیە باسی درامای تر یان فیلمە کوردی کۆنەکان تەمسی لە کۆنەکان ئێمە لیستێکمانەیە هەر 6 هەفتە جارێک لەو 6 هەفتەیە هەر یەکشەمێکی باسی فیلمێکەکەین گەنگەشەی فیلمێکەکەین ئێستا ئەم جارە بەس بۆ بەهاری دزرا و مەرەزە دامان ناوە باسی شتێکی کە ناکەین ناڵین ئیشی تر نەکراوە ناڵێن ئیشی تر خراپە ئەوەیان جیایە بۆیەش کە عەلیمان هێناوە چونکە لە ئیشەکەیە بۆ ئاگاداری ئیشەکە بووە و من پێم خۆش بوو مامەسا جەلیل زەنگەنەش بێت بەڵام یەک دووجارە پەیوەندیم کردووە نەمتوانیەوە بیگرم ئەگەر بش بێت حەزەکەم مامەسا جەلیلی زەنگەنە بۆ شتی تریش بێنم نەک هەر بووەوە اینجا ئەمە بۆیە وا دامنێکەوە بزانیت ئێمە بیرمان چووە نەخێر مەسەلە بیرچوون نییە بەڵام ئەمە تایبەتە بەس بەم دوو ئیشە بۆیە ئەو لەوە ئاگادارتەکەمەوە هەر کاک پەرۆش جارێکی کە پرسیارەکەڵێ ئێستا سوورم لەسەر ئەوەی باسی فیلمی بەهەشتی سوتاو بکەن نووسینی عوسمان چێوار کاک پەرۆشگیان ئێمە سوورین لەسەرەوەی ئەمڕۆ بەس باسی بەهاری دزرا و مەرەزەیە و هەر ئەوە نەشەگەر فریا بکەوین با بزانم برادرانی تر چیانەیە کاک کاروان کە ئەڵێ ئەگەر بکرایە سەلمان فایقش لەگەڵتان وایە لە بەرنامەکە کا کاروانجان من هەوڵمدا لە یەک دوو ڕێگەوە پەیوەندی پێوە بکەم بەڵام نەمتوانی نازانم وا بزانم برادێک پێی وتم وتی
زەحمەت بێت ئیتر بۆیە ئەوەی کە بۆم کرا هەر ڕوو لە مامەستا عەلی بکەم بزانم کاکۆ عومەری برایی ئازیزمان ئەڵێ بەهاری دزرا و مەرەزە دوو نمونەی جوانی هوەری دراما و هەوڵێکی باش بوو بۆ سینەما زۆر زۆر سوپاس ئتر ئازاد ئەفدیکە برایە من لە ڕۆژاوا سەرسەر و سەرچاوێتمە ڕۆژە تەژی خۆش شەڤا تەژی خۆش چاوێتمەی کاک عەلیجان لێرەوە بابەتەکەمان تەواو پرسیارەکانی برادران جا ئەمەیە باس لەوە بکەم ویستم ئەوە بڵێم ئێمە لە کەرکووک بە کورد و تورکمان و عەرەبە کۆنەکانی کەرکووک خاوەنی قەزیە بووین ئەمە گەلێ خەڵک ئاگای لێ نییە لەوەیە من و تۆ ئاگامان لێ چونکە لە وەسەتەکەین یعنی عەرەب هەبوو لەگەڵمانە دانیش سێرەکەین وەکو من و تۆ قەزیەی هەبوو و بە ئیسراحەتی خۆشی قسەیە کرد و تورکمانەکانی شووە اینجا بۆی ئەڵم عەدنان چونکە ئەم بابەتە بابەتێکی جوانە بۆ ئەو سەردەمەکە شەقاوە هەبووە و کە چایخانە هەبووە و دوو چەمکی جوانی خستۆتە ڕوو شۆڕشێک لایەنی ڕۆشنبیری تیابێت و شۆڕشێکش لە لایەنی خەڵکەوەیە وەکو ڕۆستەمی نەوتفرۆش ڕۆستەمی نەوتفرۆش خەڵکی کەسێکی سادەی نەخوێنەوارە بەڵام خاوەنی ئەوەیە هەڵگری پەیامێکی شۆڕشە ئەمە چۆن دروست بوو لەو کاتەیە هەبوو لەو کاتەیە لەو زەمانەیە تۆ زیاتر ئاگادار بیت چونکە من لەو زەمانەیە مناڵ بووم من ئەوە نازانم کەرکووک بە حکمی ئەوەی کە پێک هاتووە لە کۆمەڵەنەتەوە کورد تورکمان عەرەب کلد و ئاشووری ئەرمەنی ئەمانە بەپێی جیهانبینی لە هەموو دنیا ئەو شارانەی کە پێک هاتبێ لە کۆمەڵێ فرە سەقافە فرە ڕۆشنبیری بە بەردەوام لە پێشەوەن زووتر لە خەڵک پێشبینی ئەەکەن و تێگەشتنی باشیان ئەبێ بەرامبەر بە واقعەکە بەڵێ لەو ساڵانەی کە جەنابەت باسیەکەی من هونەرمەندی عەرەب بەبینی دواتر بینیم ئەو هونەرمەندە عەرەبە ئەو نووسەرە عەرەبە حاڵی حازرە ئێستا یەکێکە لە گەورە نووسەر و گەورە هونەرمەندەکانی عەرەبە لە شاری کەرکووک بۆ نمونە دکتۆر عەواد عەلی دوای ئەو عەبدوڕەزاق محەممەد عەزیز باشەکان بەڵام عەرەبە ئەمانە دۆستی کوردن بڕوان پێ بکە بە بەردەوام ئەمانە خەمخۆرن و هەر بۆ نمونە لە فەیسبوک فرێد من کۆمنت و لایکمان هەیە پێکەوە لە ناو تورکمانیش هەبوو بۆ نمونە نەسرەت مەردان یەکێکە لە نووسەرە ناودارەکانی کەرکووک نازانم ماوە یان نا برادرم بوو هەم لە مەکتەب لە ئیبتیدایی هەم دوای ئەوەش یەکێک بوو لەو نووسەرانەی هین نەبوو داخراو نەبوو لەسەر خۆی و لەسەر مەسەلەی تورکمان چێتی و ئەمانە کراوە بوو بەرامبەر بە هەموو نەتەوەکان و لە هەمان کاتە ڕوئیایی با بڵێن بە یا جیهانبینی نەسرەت مەردان جیهانبینیەکی ئەلمانی بوو لە هەمان کاتە قەناعەتی هەبوو بە شاری کەرکووک شاری فرێنەتەوەیە فرێ سەقافەتە خەڵکانی کە شێرە بەڵام ئێستا ناکەونە بیرم ببینە بڵێ بۆ نمونە شعر 69 شعر 69 ئێسەر گۆرپۆلیسی تایە تورکمانێکی تایە و ناوەکەی مەسە ناکرێتەوە بیر هەر بەخوا لە هەفتاکەن بە بەردەوام ئەم بینی و خۆم سەلامم لێکرد هەر بۆ ئەوەی نییە ئەمزانی شاعرێکی تورکمانە و ناودارە محەدی زەرمەی تیا بوو
ئەو شعر 69 شعر 69 بادرێشی گەورە بوو لە عمومی عێراقا بۆ ئەم فرەکەلتوریە بەڵێ دە شارێک ئەمانەی تیابێ بە پشێوەیە زۆر ئاساییە کەسێک بە ناوی عەدنان ساڵی کەحیە شتێک بنووسێ باسی زوڵم و زۆردایی بکات لە خەڵک لە ناوی تورکمانی هێنە ناوی کوردی ناو عەربینەوە تەنها و تەنها باسی یەک دوو شەریحەی کردووە شەریحەیەکی مستەضعەف کە ڕۆستەمی نەوتفرۆشە ئەوی تریان چایچیەکە ئەوی تریان باوکی من مەلاشێکە منش کوڕی مەلاکەکەم بەڵام من دەرهاویشتەی ئەو ماڵە مەلاکەم لەگەڵ مستەضعەفین و لەگەڵ ڕەنجدەران و لەگەڵ زەحمەت کێشانە بۆیە ئەو درامە ئەو شانۆگەریەکە عەدنان ساڵی کەحیە نووسێتێک حاڵەتێکی زۆر تەبیعی و دەست خۆش هەر ئەوە بەڵام یادی بەخێر یادی بەخێر جانا من مەبەستەکەم لەو نوختەیە بوو ئێمە لە کەرکووک بە تایبەت کەرکووک چی تورکمان چی عەرەبەکانی ئەوسا کۆن بەڵێ خاوەنی قەزیە بووین بە یەکەوە من مامۆستاکانم مامۆستا یەکی سەرەتاییم تورکمان بوو دەرسی کوردی پێوتمەوە ڕاستە بە کوردی قسەیە کرد مامۆستایەکمانە بوو دەرسی عەرەبی و خەتاتی فێرکردم فێری خەتاتی کردم خۆشنووسی عەرەب بوو بە کوردی قسەیە کرد یعنی برادە مامۆستاکانی ترم ئەوە مامۆستا جەودەت ئەوی تریان بورهانەوەی مامە دەرسی کوردی پێوتمەوە مامۆستاکانی ترم تۆماس و قوندۆ و تۆماس شانۆیەکی نووسی ئێمە لەسەر شانۆ پێشکەشمان کرد بە هەمان ئەم مەبەستەی ئێستای بەهاری دزراو یعنی ئێوە مەسیحی بوو من ئێستا کە بیری لێکەمەوە ئەڵێم ئەو قەزەیە بوو من وا مەزانیت مامۆستا تۆما کووردە هەنی وەکو قەزەیەکی کوردی من وەکو کورد ئێستا خۆتانێ کورد خۆمان زۆر بەمان بەهاری دزرا و بە قەزەیەکی کوردی ئەزانین بەڵام لە کاتێکان نووسەرەکەی تورکمانە لەو وەنیە عەرەبێ شە بۆ بەهی خۆی زانیوە چونکە قەزیەکە ئینسانی بووە بە قەدەوەی کە قەومی بێت شتێکی جوان بووە فەرموو ئەفوکە بۆ بژێرمەوە من لەم کتێبەمە أضواء على المسرح الكردي كدوێنێ کۆڕم بۆ کردو ئەمڕۆژ بە زمانی عەرەبی مقابلەیەکیان لەگەڵا کردم هەر سەربارەت بە ئەوە یەکەمین وتارم لە ناو کتێبەکەیە باسی شانۆی کوردی ئەەکەم لە کەرکووک ساڵی 1950 ئەم مەزدەرانەی کە من بینیمەوە پێم گەیشتووە لە ستادیۆمی کۆمپانیای نەوتی کەرکووک لە تەپەی مەلا عەبدوڵڵا یادی نەورۆزە کارەکرێت بۆ ئەوەی کۆمەڵی گەنج و بە ڕێبەری دەی بێڵەرەوە دوای کە بیرت کەوتەوە ئەیانەوێ یادی نەورۆز بکەن و شانۆگەریەک تەقدیم بکەن پۆلیسی ئەو سای پاشایەتی دێ تێشێدات و نایڵێ شانۆگەریەکە پێشکەش بکرێ لە دوای شۆڕشی 14 تەمووز دەرگا کرایەوە بە حکمی ئەوەی لە دەستوری موقت نووسرا بوو کە کورد و عەرەب شەریکن لە وڵاتە لە دوای 11 ئازار دەرگاکە بە فراوانی وەڵا بوو بەرامبەر بە کورد بە تایبەتین باسی کەرکووکەکەم ڕۆمان نووسی تیا دەرکەوێ شاعری تیا دەرکەوێ نووسری تیا دەرکەوێ تیپی شانۆی بەشخەڵ دروست بوو تیپی کۆمەڵی هونەری وێژەی کوردی تیا دروست بوو تیپی مۆسیقای سۆلافی تیا دروست بوو یعنی بوژانەوەیەک دروست بوو سەرباری ئەو بربەستە شۆڤێنیەی کە هەبوو بەرامبەر بە کورد و بەرامبەر بە قەزەی کورد ئەوە بوو لەو 6 ساڵات دەیان
شانۆگەری پێشکەش بکرێ و بە بەرهەم بهێنرێ و تا میهرەجانی یەکەمی هونەری کوردی لە بەغا قۆناغێک بوو لە قۆناغەکان کە درەوشاوە بوو بەرز بێت کوردەوە کەواتە فەرق نەبوو یعنی ئەو جیاوازی کە وڵڵی ئێستاش بە چاوی تۆ ئێستاش خۆتا 2024 کە ئەچی بۆ کەرکک من نابینم کەسێک ڕەگەسپەرست بێ نەتەوەیەک ڕەگەسپەرست بێ تەنها ئەو کەسانەی نەبن کە یاری سیاسیەکەن یاوی ڕژێمن بڵێ بڵێ هەر ئەو کەسانی کە یاری سیاسیەکەن نیترەوان هەرێکە و بەلای خۆیان ڕایە کێشێ و ئەوان لەوەیە خاوەنی کێشەکە بن منیشەوە مەسەلە ناچمەوە کەرکک چوومەوە کەرکک گەڕام بە ناو کەرککە هەستم پێ نەکرد هەر بۆ ڕوحە بوو هەستم بەوە نەکرد لەگەڵ خەڵکەکەیە لەگەڵ کەسەکانە ئەو خەڵکانی برادری تورکمانەمە بوو عەرەبی کۆن لەگەڵیانە قسەمە کرد زۆر زۆر مرتاح بوو بەڵێ کا عەلیجان بە هەنێ برادران شتیان نووسیوە پرسیارە یاڕوونکردنەوەی باوان بخوێنمەوە چینە سەر باسی مەرەزە کاک ئەمیرتەهاڵێ سڵاوتان لێبێ خاڵێکی گرنگی مەرەزە و بەهاری دزرا و چەند درامای دیکە ئەوە بوو کە دیمەنەکانی دەرەوە بە کامیرەی سینەمایی 16 میلیم گیراوە بەڵێ ئێمەش باسێکمان کرد کاکە میریجان ئێستا کە چوینە سەر بەرەزە وابزانم زیاترە چینە سەر ئەو وردەکاریانی گۆشەنیگای کامیرە و ئیشی چۆن بۆ ئیشەکە کراوە کاک قادر سەمە دەڵێ کاگعالی باسی نەکرد بۆچی زەلیل زەنگەنە تەنها لە شانۆ دەوری بینی بۆ گۆڕا بۆ جیهاد دڵپاکە مە مەبەستی لەوەی بە بەهاری دزراوە بڵێ وەڵام بەوە بەڵێ بەڵێ پرسیاری ئەوەت لیەکاڵێ بۆ ئەوەیان جەنابەت خۆ لەوێ لەو شانۆگەریە بەهاری دزراوە کارت کردووە هەندێک جار زروفێک دروست ئەبێت تۆ ناتوانانی بەشداریکەی ناچاری بەدیرت بۆ هێنن ئەمە یەک دووەم کاک جەلیل دیارە ئامادە نەبووە بەشداری بکات وەکو بشزانم کاک جەلیل ئەو دەمە چوو بۆ دەورەیەک لە رووسیا کاک جیهادیش کە نواندنی کرد لە کچەلاڵەکە منیش ئێجێی سەرنجی دەرهێنەرەکە بووین جێی سەرنجی دکتۆر سەلمان بووین دکتۆر سەلمان لەو دوو دەورە بچووکەوە بۆ دێت دەوری ڕئیسی بە من و جیهادەدا دیارە قەناعەتی وای ئەوە ڕاستێکەیە وای خۆ منیش ناڵم لەو کاتەیە لە بەهاری دزراوە دەوری یەکێ لەو مناڵانە بینم بەڵام کاتێککە چوو بۆ تەلەڤزۆن هەر ئاگام لێنە بۆ خوازانێ لە چی کۆڵانێکە یاریم کردووە بەڵێ پرسیاری تریشێ بەس کاک ئاکۆ ئەو پرسیاری تۆ کردوتە کاکۆمەر پرسیارێکی کردووە دواتر پرسیارەکەتە خوێنمەوە بەس با بزانم کاک حەمەسوار عەزیز ئەڵێ چی ئەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێز درامای تەلەڤزۆنی کوردی ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە گەشە سندنی شانۆی کوردی و دروستکردنی بینەری شانۆ لە کوردستانە شانۆ و دراما تەلەڤزیۆنیەکان بەهۆی نزیکیان لە بینەر و کێشە بنەڕەتەکانی بینەر توانیان ڕوبەرێکی کۆمەڵایەتی گەورە لە بەردەم هونەری شانۆ بکەنەوە ئێستا ئەمە نییە و کاریگەری نەرێنی بەسەر شانۆی ئێستا دروست کردووە ئەمە ڕوونکردنەوەیەوەی کاک حەمەسوارجان کا عەلیجان ئەگەر بۆ چوونێک شتەیە خۆشتر فەرموو سڵاو لە کاک حەمەسوار من لەگەڵ ڕێیەکەی ئەوەیە بەڵام ئێمە باسەکەی ئێمە باسی ئەوە بوو کە ئەو شتانەی بەناو شانۆوە ئەبران بۆ تەلەڤیزۆن و لە تەلەڤیزۆن نمایش ئەکران لە دوایی لە کەناڵی کەرکووک دوو هەڵەی تیا بوویەکیان چیرۆکی تەمسیلی ئەخکات چیرۆکی تەمسیلی ئیزاعیش هەیە و جارە هەر چیرۆکی تەمسیلی لە ڕێگای ئیزاعەکانەوە کرا
بەڵام شاری هەولێر و سلێمانی هەر بەناو شانۆگەریەکە بوو ئەیان برد بۆ بەغا لەوێ حسێن نەسراوی تەسویری ئەکرد و لە هەمان کاتشە لێ نووسرا لە تایتلەکان نووسران شیرۆکی تەمسیلی بۆ نمونە پیسکەی تەڕپیز بەڵێ هەمومان بەخیلی مۆلێرمان خوێنێتەوە بەڵێ مۆلێر بکە وەرە بەڵێ بکە پیسکەر تەڕپیر هەر بۆ ئەوەی بینەر پێ بکەنێ و بینەر مەشدود بێت ینی ئەوداڵ بێ سەیری کامیرەکە سەیری شاشەکە بکە دەستکاری زۆریان لەو بەخیلەی مۆلێر کردووە یا مەسەلەن لە هەمان کاتە ئەحمەد سالار پاڵتۆی کرد پاڵتۆی چی خۆت زۆر جوان زۆر هین ئەنجا ئەو قسەی حەمە سوار من تا ڕادێک ئەڵێم بووە بە شتێک کە بینەر هانداد متابعی شانۆ بکەن بەڵام قەت نەبووە بەوەی شانۆ لەم ڕێگایەوە گەشە بکات شانۆ کاتێک گەشەی کرد ئەمە قەناعەتی خۆم و هەرواشە کە کورد پەنا بەرێتە سەر دەقی شانۆیی جیهانی لەبەر ئەوەی دەقی شانۆی جیهانی جوان ڕسمیش کارکتەرەکان کراوە جوان کارکتەرەکان لەگەڵ ڕووداوەکانە ئاوێتە کراوە ئەکتەرێکیش بچێ ڕۆڵی کارکتەرێک لە ببینێ لە دەقێکی شانۆی جیهانیە هەر شتێ بە شتێکەکە بەڵام ئەوانەی کە شت ئەنووسن بۆ شانۆی کوردوی یا دەستکاری شانۆی عالەمیەکەن وەکەوەی کەوتم لە پیسکەی تەڕبیر طبعا کێشە دروست دەکات بەڵام کاک ئەحمەد سالار بۆ لە پاڵتۆها ئیبداعی کرد کاک کامەران ڕەوف بۆ لە باڵندەی دەریا ئیبداعی کرد چونکە هەردووشیان تێگەیشتون و چۆنی تەعامل بکەن لەگەڵ دەقی شانۆیی مناڵێم کاکە ئەحمەد سوار ئەمانە بوونەمای ئەوەی کە شانۆ گەشە بکات بۆ نمونە من جیهاد دڵپاک دکتۆر فازڵجان جەلی زەنگەرە لە شانۆی واقعیوە هەر لە دوای ئەوەی کە لە سلێمانی بووین لە تیپی نواردنی سلێمانی پردی ئارتامان کردە جسر ئارتا دوای ئەوە دوای دووڕەکمان کرد هیلانگستن هیوز دوای ئەوە ستای ئاسنین القیثارە الحەدیدیە دوای ئەوە ثم غاب القمر مانجی ئاوە بوو جۆن شتایبێک دوای ئەوە هەڕۆرد پینتەر الحارس دوای ئەوە دۆستۆڤسکی الجريمة والعقاب دوای ئەوە یعنی ئەمانە سی مانگ زیاتر ئەمانەمان نمایشە کرد ئێمە خەڵک ئەهات بۆ هەفتە پلیتی حجز دەکرد ئەمە محاوەی سلێمانی ئەمە بوو کە ئێمە کردمان و خەڵکانی کەشتە ئەە بۆ ئەمانی باسی ناویانم هێنا بۆمان کرد کە جەمهور هەبێ والله کاکە سەرکەوت خۆ من لەم کتێبە باسیینم کردو باسی الجەمهور باسی مخرج باسی ئەکتەر باسی فەضا باسی النص المسرحي ئەمانەم کردووە چەندێ دەوریان یعنی کە بینیمە ئەنجا لەسەریان نووسیمە کە کورد ئاوها بووە واللهی لە یەکێک لەو شانۆگەرانی کە خۆشمیتیا بووم نازانم تیپی نواردنی سلێمانی دەبرکاز بیر مانجی ئاوا بوو من و کاکاوی ئەحمەد میرزا لە ناو هۆڵەکە بوون بە پێشوازکردنی خەڵک دەستی پێکرد دوای 2 دقە 3 دقە دوو ژن هاتنە ژوورەوە طبعا شوێن تەحدید کرابوو بەس ئەو نەماوێت
خوا ئاگادار بن چکە عەرز دەستی پێکرد بوو بە چاوی تۆ هەردووشان پێڵاوەکانیان داکرد گوتیان دەسەوە لەسەر قاچ لەسەر پەنجا ڕۆشتن تا چوونە شوێنەکانیان جەمهور تا ئەم ڕادەیە واعی بوو مدرک بوو بۆ حاڵەتەکان لەبەر ئەوە ئیشی جوان جەمهوری دروست کرد ئیشی جوانش کامە بوو دەقی شانۆیی جیهانی بەڵێ ئەویش لە ساڵی لە سەرەتای هەشتاوە دەقی شانۆی جیهانی تر کەوتە ناو شانۆی کوردیەوە بەڵێ یەکێک لەوانە لەو کاتەیە دکتۆر فازڵ جاف یعنی و کاتە دکتۆر نەبوو کە وابزان دەرچووی ئەکادمیە بۆ هاتەوە و با بڵێن هینی کرد پردی ئارتایی کرد و لەو کاتەیە بوو بە هەرا کە شانۆی بێهودەی عەبەسی وجودی ئیتر هاتە ناو شانۆی کوردیەوە و بوو بە هەرا هەنێکە ڕەفزیان نەکرد ڕۆژنامەکان باسی ئەوە بوو ئیتر لە هەولێر بە هەمان شێوە لە سلێمانی ئیتر کۆمەڵی ئیشی بیان با بڵێن جیهانی کە مەدروست بوون ئەکادیمی بوون ئەوانە بەڵێ منیش هاوڕاتم کە شانۆی کوردیوە بە تایبەت لە ساڵی 1982 کە خۆپیشاندانەکان کران لەو کاتەیە تەنەکە کرا دکتۆر پاڵمی کرا زەلکاو کرا زەلکاو تیپی شانۆی پێشڕەو بوو و دکتۆر پاڵمی تیپی نواندنی سلێمانی بوو تەنەکە کۆمەڵی هونەرە جوانەکان بوو هەر شۆڕشێکیان دروست کرد ئەوان ئەتوانم بڵێم هاندەرێکی گەورە بوون بۆ خۆپیشاندانانی ساڵی 1982 بڵێ دکتۆر پاڵمی من دیسان ئەوە باسی ئەوەکەم لەناو هۆڵەکە بووین جەماعەتێک گەنج هاتنە ژوورەوە یەکسەر کەسێک دیار بوو هینیان بوو دەمڕاستیان بوو وتی ئادەی ڕسم ئەو ڕسمەدا بوو مەبەستان ڕسمەکەی سەددا بوو ئێوتمان کاکە تۆ ئەماکەی ئاخر دوای ئێمە ئاگرن وتی دانشن ئەمریکا دانشن بە چاوی تۆ هەر دوای ئەوە کە شانۆگەرەکە کۆتایی پێهات هیچ لە هۆڵەکە قسەیان نەکرد لە هۆڵەکە دەستچوونە دەرەوە شعارات و ئەی ڕەقیب و بژی نازام چێ و بەمرە نازام چێ والله بالله وتەڵاهی لەو ئەسحابە سپیەوە تا لەو سەرکارێزەوە تا ئەسحابە سپی کە ئێمە دوای دەرچوونە دەرەوە ڕۆشتین هەموو ڕسمی سەدام و ئەمانە لەو ناوە کەوتبوون هەمویان دڕی بوو کردبیان بەنیمچە مزەحەرەیەک بەنیمچە ناڕزایی دەربڕینێک بەڵێ کا عەلی بابینەوە سەر بابەتەکەی خۆمان زۆر لا نەدەینەوەیان بابەتێکی تایبەتەوە بێ کا حەمەسواری بۆ بێنم ئەو شەڕە گەورەی لەگەڵ کا حەمەسوارا بکەم کا عەلی جان بابینە سەر مەرەزە مەرەزە دوای بەهاری دزرا و گۆڕانکاریەکی گەورە لە ئوسلوبی دەرهێنان و دەرهێنانی تەلەڤزۆنی دەرهێنانی کامیرە باڵین بزاوتی کامیرە جوڵەی کامیرە و لەگەڵ ئەوەشە دیار بوو سەلمان فایق ئیشی لەسەر نواندنی ئەکتەرەکان کردبوو چونکە ئەکتەری تیا بوو زۆربیان هاوی بوون هەر ڕۆڵیان نەبوو هیچ دەورێکیان نەبوو بەڵام لەو کاتەیە کە تەمسیلیانەکرد نواندنیانەکرد دیارە نواندنەکان ئیشی تیاکراوە کەسێک لە پشتەوە بۆ یارمەتی داون بۆیە ئەمیان زۆر جیاوازتر بوو لە بەهاری دزراو ئەمیان وا بوو ئەم قسەی منە چی بوو لەسەرەوە بەهاری مەرەزە لە ئێستاوە ئێڵێن بۆ شانۆ نەبوو یەکەم جار بوو لە مێژووی کووردە لە باشوورە سیناریۆیەک بنووسرێ بۆ تەلەڤیزیۆن بەڵام ناتوانم بڵم سیناریۆیەکی محکەم بوو بەس سیناریۆ بوو ینی هەر کاتێک کە سەیرێکە ئێستا مقاوماتی ئەوەی تایە کە بڵێ ئیشی بۆ کراوە بۆی نووسراوە بەڵێ چیرۆکی جەلیزەن نەبوو بەڵێ من داڕشتم بۆ کردبوو داڕشتنی دیالۆگم کردبوو بەڵام بە ئامادەبوونی دکتۆر سەلمان یعنی بەڕاستی پێوتم لێرە وا بکە لێرە وا بکە لێرە ئەم حاڵەتە هەوڵ حیوانەکان بەم شێوەی بەم حاڵەتەی تیابێت دوای ڕاستەخۆ یەکسەر
نردمان بۆ تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆن دوای کە موافقەی بۆ هاتەوە ڕۆیشتین بۆ بەغا لە بەغا تۆمارمان کرد دەرهێنەری ئەم جاری ئەوێ دوای ئەوەی کە هەموو گرتەکانی ناو دێکە و دەی داربەسەرە بوو نەورۆز و داربەسەرە دوو دەی نزیکێک بوو ڕووبارێک لەوێ هەبوو بە سواری ئەسب جوڵە هەبوو بۆ سەر کێڵگەکان شەڕی ناو ئاوەکە هەبوو لە بینی من و کاکجیهادا بیرمە مەشهەدێکی کە هەبوو لە ماڵەوە دانیشت بوو کە باسی شتێک کرا هەمووی ڕۆیشتن کە ڕۆیشتن چوونە دەرەوەی ژوورەکە سیناریۆی وەکوتن سیناریۆکی بۆ نووسرا بوو بەڵام ئەو سیناریۆیە کاک سەلمان بە نەوعێک بە منی وتدای ڕێژە تی ئەگەیشت ینی سوورەی لەبەر چاوە بوو کە پێوەتم چی کەوچی مەکە بەڵ هەر ناڵم دیارە سوورەی بۆ نووسراوە تەنانەت دیمەنەکانی ناو ئوستۆدیۆ و لەگەڵ دیمەنەکانی دەرەوە بەیەکەوە گرێ دراون یعنی ماگەر نووسینێک نەبوو بێ پێشتر وەکو سیناریۆ چۆن ئەمانە لە یەکەدران بەڵێ ئەنجا کوڕێک ئیخراجی کرد ناوی عیماد بەحجەت بوو ئەرمەنی بوو یەکەمین جار ئەو کوڕە ناوی بیستۆ و ئیتر داوە ناوی بست نەبیستۆتەوە ئەو ئیخراجی کرد ئەو هینیش وابزانم مساعد مخرجی بوو زوێر عەبدولمەسیح بەڵێ زوێر مساعد مخرجی بوو حتا بیرمە مۆسیقای تایتڵەکەی زوهێر وتی بزانە چی کار بۆ هەڵە بشێرە فعلا شتێکی زۆر جوانی هەڵبژارد بەڵێ وەکو ژاڵەی لێ هاتبوو مەرەزە کە عەرز کرا بەڵام یەک شتێک هەبوو ئەو وەختەی کە عەرز کرا کەناڵی کەرکووک یەک سەعات بوار هەبوو بۆ هێن بۆ بەرامجی کوردی بۆ بەرنامە کوردیەکان بە سێ بەشەوە هەر ڕۆژەی 20 دقیقەیان دابەزان ئەجینا خۆی لە ئەسڵی ئەسڵا شەوشەرەیەک بوو یا فیلمێکی تەلەڤیزیۆنی بوو بەڵێ نایە من لێرە دامانگر لە فیلم سازان هەمووی سەعات و نیوێک بوو تقریبان سەعات و نێک احتیادیە بۆ شەوێک بەڵام ئەو کاتە لەبەرەوەی ماوەی بەرنامەی تەلەڤیزۆن کەم بوو بۆیە کرابوو بە زنجیرایتر بەشی یەکەم و بەشی دووەم و بەشین بابزانین کاک ئاکۆ عومەر پرسیارێکی هەبوو پەیوەست بوو مەرەزە و بەهاری بڵین ژاڵە بزانم چی ئەڵێ لەسەرەوە ئەڵێ کاک عەلی ئەکتەرێکی باش و نووسەرێکی باشە و جێدەستی دیارە بەڕاستی هەر کارێکی نواندنی کردوێ حەقی خۆی داوەتێ بەس پرسیارێکم هەیە دەتوانێت جیاوازی ڕۆڵی هەردوو کارکتەری جوامێر ئاغا و لەگەڵ کوڕی ئاغا لە مەرەزەمان بۆشی بکاتەوە لە ڕووی فکری و تێگەیشتنی بۆ هەردوو کارکتەرەکە ئیتر سۆپاس بەڵێ ئەڵێ ئیتر سوپاس زۆر سپاس کاکە ئاکۆ کە دکتۆر سەلمان کاکەی شتێکی کەی کرد لە ڕۆمانیا من لە ڕۆمانیا بینیم زوو لە 89 ئەمانە ئەنی شتێکی کرد بوو هەر لە مەرزە چوو ئەمە یەک دووەم دەیان فیلم لەسەر حربی عالەمەی یەکەم و دووەم کراوە نزیکن لە یەکەوە ئەم دوو بابەتش ژاڵە و چیرۆکی جەلی زەنگ نەبوو یەکێکیان ئەوە بوو کە وتمان مەرەزە ئەوی کەشیان ژاڵە کە مامۆستایەکە دێتە هینەکەەوە هەوڵی تۆڵەسەندنەوەی خۆیدان لە ئاغا و بنەماڵەی ئاغا لەبەری وەختی خۆی بە زوڵم باوشان کوشتووە ئەمەی مەرەزە ڕاستە هەر ئاغای و کوڕی ئاغایە بەڵام ئەم حەزی لە کچی مسکێنێکە خۆ لە ژاڵەیش حەزی لە کچێکی مسکێن هەیە جوان بەراغا لێرەش عینیشتا حەزی لە کچی مسکێنێکە بەڵام بۆ ئەم حەزی لە کچێکی مسکێنە و لە دەیەکەی خۆیەتی ئەو نەخێر ئەبێ بە مامۆستا و ئەگەڕێتەوە
تا ئەو دێ ئەدۆزێتەوە ئەگەڕێتەوە ئەو دێ بۆ تۆڵەسەرنەوە ڕاستە نزیشی هەیە لە حکایەت بەڵام ئەوە ناگەێنێ کە تۆ مەرەزەت کرد ژاڵە نەکەی بەم شێوەیە مەرەزە وەکووتم وەکو جەنابیشت فەرمووت سەعات و نیوەکە بەس ژاڵە هەشت حەڵقەیە هەشت حەڵقەی چل دەقیقەیە فەرقەکان ئەمانە و ئەشکرێ یعنی زۆر ئاساییە تۆ جاری وایە یەک شانۆییەکە یان تێکستێکە چەند جار ئەکرێ بە فیلم هەر هەمان تێکست هی هەمان نووسەر هەمان سینناریۆ زۆر ئاساییە هەر یەکە دێ بە ڕوویایەکی خۆیکە بەڵام گۆڕانێک هەیە لە بینی مەرەزە و ژاڵەیە لە بابەت تەرحی بابەت بەڵام لەو کاتەشە هەر هەموو بابەتەکان باسی ئاغا بوو ئاغا و مسکێن بوو ئاغا و جوتیار بوو تۆ بلالۆکەریمێکێ بوو لەوانە خۆوانە زۆربیان نزیک بوون هەر هەموو ئەو بابەتانە بوو لەو زەمانە وەکو وتم حرب يعني چیرۆکێک بێنە لە حربی عالەمی یەکەم چیرۆکی کەش بێنە هەردوو فیلم بکە لە حربی عالەمی یەکەم تەئسیراتی حربی بەسەرەوەیە بەڵام ڕەنگە بابەتەکانیشان نزیک بن لەیەکەوە جیاوازە بۆ نزیک بن لەیەکەوە کێشەیەکی ئینسانی هەیە ناوی کێشەیەکی ئینسانیە ناوی ئازادی مەرگ ئازادی مەرگ مهم سێ گۆشەیەکە ئازادی مەرگ نازانم بۆ لە بیرم چۆوە مهم ئەمانە هەموو مرۆڤاتی ئەبەستێ پێکەوە یعنی ئەو کێشەی لە ڕووی ئازادیەوە تۆ ئازار هەیە بەرامبەر بە ئازادی نازانی چۆن دەری بڕی منیش هەمان ئازارم هەیە مرۆڤێکی کەش هەمان ئازادی هەیە یعنی خۆشەویستی مەرگ ئازادی خۆشەویستی هەزار نوع خۆشەویستی هەیە بەڵام هەیە خۆشەویستی کاران خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی سروشت خۆشەویستی ژن خۆشەویستی کەس و کار یعنی کەوتمان خۆشەویستی معنای ئەوە نیە هەر ئەبێ عشق و غەرامیات بێ ئەمەی باسیەکەم سەبارەت بە ژاڵە و هین هەر عینیشتە ئێتر نازانم جەنابەت چیە فەرمی بەڵێ وەکووتم هەمان بابەت چۆن تەرحێکیت هەمان بابەت چۆن ڕۆیای تۆ خوێندنەوەی ئەو دەرهێنەرە چییە بۆی چۆنی خوێنێتەوە ئەمەیە جیاوازیەکە اینجا بۆیە نا لە بینی ژاڵە و ئەجواکەیان یەکە جوایە ئەتمۆسفێریان یەک شتێکە تەرحی بابەتیان یەک شتێکە وەلەو زەمەنەشە بە نسبەت ئێمەی کورد هەموو ئیشەکان لە تەلەڤزۆن زۆربەی پەنامانە بردەبەر مەسەلەی کێشەی ئاغا و جوتیار ئەمە بۆ چونکە تەنفیسێک بوو وەکو هێماکاری وەکو ڕەمز بۆ تەرحی قەزیەکەمان بەرامبەر ئاغا لە هەموو جارێکە ئاغا دەسەڵات بوو ڕەمز بوو بۆ دەسەڵاتی سەدام دەسەڵاتی ئەحمەد حەسەن بەکر دەسەڵاتەکانی عێراق بەگشتی ئاغا ڕەمز بوو بۆ جوتیارەکانش ڕەمز بوون بۆ خەڵک ئیتر کێشەکان لەو دەوروبەرەی ئاهاتوە چوو هەمووی لە سلێمانیەکرا هەر ئەوە بوو بەڵێ هەندێک جار نمایشێکی شانۆیی لەلایەن بینەرەوە تەحمیلی بۆ ئەکرێت بۆ نمونە من سرودی خۆشنودی لە چەند دەقێکی دۆستۆیڤسکیەوە وەرگیراوە بەڵێ اینێکی کورد تەمسیلەکە مۆنۆدراما بوو تاکە کتەر بوو لەگەڵ کۆمەڵێ تارمایی وەڵڵی دوایی خەڵک چییە بوت ئەیوت ئەمە باسی هەڵەبجاکە بڵێ بۆ ئەمەیانەوەی باسی هەڵەبجاکە تابوتێکی تیا بوو جمجمەیەکی تیا بوو کە لەسەرێکی تیا بوو پارچەیە خام هەبوو تارمایەکان ئەچوونە ژێرەوە هەر لە دوای هەنگاوێک و یەشەیان ئەکەوتن دوای هەنگاوێک و یەکیان ئەکەوتن زۆر باسی ئەمە کرا کە ئەمە پەیوەندی بە هەڵەبجەوە هەیە دەقی دۆستۆیڤسکی بۆ پەیوەندی بە هەڵەبجەوە هەبێت بە هەڵەبجەوە هەبێت ئاخر ئەوە بۆ ئەو کاتەشە لەو کاتەشە خۆ دەقانی کە هەڵەبژێران یعنی با بڵێن شتەکانی غەسان کەنەفانی
کە فەڵەستینی بوو یا لوبنانی بوو ئەو نووسەرانە غایب توعمە فەرمان و ئەمانە کە ئەمان هێنا فەرحان بلبل کامان هێنا چونکە نزیک بوون لە قەزی کوردیەوە ئیتر ئەوە بوو خەڵکەکەش تەنفیسێک بوو بۆی ساڵی 76 دوای شکستی شۆڕشی ئەیلول من و کاکجیهات وەک وەزیفە گوازراینەوە بۆ دوهۆک لە دوهۆک هەوڵماندا ئیش بکەین طبعا بە زمانی عەرەبی قەدەغە بوو کاکجیهات بە ڕەحمەت بێ دەقێکی هێنا شاهیدات على مەقبەرەت کەفەر قاسم دەستکاری کرد لێ ناوی نوێنسی بوو کاتێ برینەکان ئەدوێن بەڵێ واللهی مەبەستمان واقعی کورد بوو ئەوی تریان تەوەفان سەمت لافایی بێدەنجی هەر عینی شت باسی کورد نەکرد بەس بۆ ئەوەی ئێمە باسی کوردمان نەکرد بەڵام حکومەت نەیەزانی چونکە هەردوو دەقەکە هی کاتبێکی سووری بوون وایە ئەنجا ئەم تەحلیل و ئەم تەحمیلکردنە شتێکی هێنا یعنی ئاساییەوە مەبەستیش بووە لەو کاتیان مەبەست بووە بەڵێ با بێمە لای کاک حەمەسوار بزانم بۆ چوونی تری چییە ئەڵێ ئەوەی من ئاگادارم لە هەولێر ڕێک پێچەوانەی ئەمە ڕوویدا هەموو ئەو نمایشانەی کە بوون بە ڕوودا و ئەو نمایشانە بوون کە تێکستەکانیان خۆماڵی بوو وەک مەموزین قەڵای دمدم شاری ئەوین هەبوو نەبوو هاوارێک لە حاجی قادر و چەندین نمایشی تریش ئەمە جگەلەوەی لە سلێمانی نمایشەکانی خولەی چەخماخە و خەج و سیامەن نالی و خەونێ کێرخەوانی و سەلەینان کرد لە چاوەڕوانی سیامەن کاریگەری گەورەیان هەبوو بوو بەرە بابەتەکەش ئەوە نەبوو بەڵێ کا حەمە سوارجانەمە من لای خۆمەوە بزانم کە عەلیش بۆ چوونی چییە ئەو دەقە خۆماڵیانە لە سلێمانیش هەبوو ناڵین نەبووەرەوە تا نێسا هەر خۆت بەڕێزدان باسە کرد ناوی ئەو دەقانی کە هێناوتە لە سلێمانی شەبوو بەڵام ئەمانە زۆربەی دوای کاریگەری با بڵێن دەقە بیانیەکان بوون بەسەر شانۆکارانی کوردەوە من پێم وایە کا عەلی نازانم بەڕێستان بۆ چوونە چیە لەسەرەوە ئەوە تێگەشتنی کاک حەمەسوارە و تێگەشتنی منیش ئەوەیە کەوتم بەڵێ با بێنەوە سەر مەرەزە مەرەزە وەکووتمان کا عەلیجان ئەمیان جیائیشی بۆ کرابوو بەڵام با بڵێن من ئێستا وەکو سینەما کە سەیرەکەم سەیری مەرەزەم ئەو شەوەی کە سەیریشم کرد لەم دواییەوە کۆمەڵی برادریش بۆ چوونیانە بوو حەزم کرد ێستا لێرە بن بۆی بۆ چوونەکانیان بخوێنینەوە هی ئەوەی ئەو ڕۆژەشیان با بڵێن حرەکەی کامیرەی تیا بوو دەست نیشانکردنی زاویەی کامیرەی تیا بوو ئەمانە هەر عیماد بەهەجەت کردیان هەر هەمووی ڕۆڵی دکتۆر سەلمان بوو ئەو دیمەنەکانی دەرەوە هەمی وەکو ستۆدیۆش کۆمەڵە جێی تیا بوو من کە سەیرم کەستم کرد یعنی ئەمە بە تایبەت ئیشی بۆ کراوە ئەوە نییە با بڵێن بەڵێ فەرموو ئەوەی عیماد بەهجەت وەکو وتم هینی لەگەڵا بوو زوێر عەبدولمەسیح بەڵێ لە ژووری هینە کۆنترۆڵە کاک سەلمانیش لەگەڵا دانیشتبوو لەگەڵ عیماد بەهجەت خۆتە زانی سێ کامرە یوماتیک تەسویرەکە کام لەختە جوان بێت ڕەنگە کاک سەلمان پێوتی بێ ئەوە دەست بەوەیان بنێ ئەوەکو دەرهێنەرێکی تەنفیزی خۆی لەوێ بووە چونکە من وا بزانم لە هینا بوو یەکێ لە ئیشەکانی مامۆستا ئەحمەد سالار مامۆستا ئەنوەر لە کۆنترۆڵی ستۆدیۆ با بڵێن لەگەڵ ئەو کاتە دەرهێنەرەکە نازانم چێ بووە ئەو لەوێ وەکو کاری هوەری عینە شت ئەو ڕۆڵەی بینیوە بۆیە لالۆ کەریم
بەڵێ لە لالۆکەریم باسی مامۆسانوەرەکەن ئەنوەر قەرەداغی ئەو ڕۆڵەی بینیوە، یعنی ئەوەش شتێکی جوان بوو، بۆیە لالۆکەریمی شتێکی جوان بوو. کەواتە ئەگەر کەسی خۆمان لەگەڵ و دەرهێنەرانە ڕۆڵی هەبوایە، دەسی هەبوایە پێشتریش کە خۆیان ئامادە کردووە، ئیشەکان بۆیە جوانە بوون. وایە ڕاستە وایە وەنیە چونکە مەرەزەیەکێ بوو لەوانە، یعنی من کە ئێستا سەی دەکەم دیارە دەرهێنەرەکە با بڵێن چۆنەڵی دکتۆر سەلمان خۆی لەوێ حزوریە بووە. کاک زوهێریش هەر خۆمانەیە، وایە کاک زوهێر وابزانم کوردی مەسیحیە، ئاینی مەسیحەیە بەس کووردە، ئەگەر کوردیش نەبێت بەڵام لە هەولێرە و کەسێکە و ئیتر نزیکە لێمانێمە و کێشەیە نییە لە بینمانە لە بینی ئاینەکانی کوردیە. وەڵڵا ناوە نییە مەسەلەیەت جیهانبینی و تێگەیشتنە لە حاڵەتەکە، یعنی سە بۆ نمونە کاک حەمەسوار خۆ با پێ بڵم من کەشتەکانی خوێنمەوە زۆرم بەدڵت هەست دەکەم تێگەیشتێکی باشی هەیە، بەڵام بۆ ئەو واقعی کە باسێکە کە ئیشی کوردی دەوری هەبووە من لەگەڵیانیم، من ئەو بۆ خۆی بۆ شووری خۆی هەیە و دەستی خۆش بێ و چاکەکات، بەڵام منیش تاکیدم کردوێتەوە من مەسەلە من دوێنێ لە کۆڕێکە هەر باسی ئەمە کردووە وە زووتریش نووسی و بە لە نووسینەکانمان پەنابردە بەردەقی جیهانی گرنگی خۆی هەیە. بۆ نمونە ئەو شتانەی بە کوردی نووسراوە تۆ وەرەستری تەمسیلی ممەسیلەکان بکە، جارێ یەک هینێکە بەخوا من ئەوها ئەم دوو دەسە بۆتە بەڵا بەدەست ئەکتەرەکەوە شتی کەش هەیە پیا و هەر ینی هەستی پێ کردووە لە سلێمانیش ئایدی ئەم حاڵەتە هەیە. باشە من ئێستا کە حەمەسوار باسی قەڵای دمدمی کرد بۆ نمونە نووسینی مامۆستا تەڵعە سامان بۆ دەرهێنانیشی هەرە ئەو بوو لە هەولێر نمایشکرا. ئێمە لە پەیمانگا کۆمەڵی خوێندکار بووین لە پەیمانگای هونەرە جوانەکان و بەشی شانۆ هەر لە سلێمانی و ڕۆشتین بە تایبەت بچین قەڵای دمدم ببینین. بیرمە مامۆستا ئازاد جەلال هات لە سلێمانی و هات بۆ لێ، نازانم کا عەلی تۆش بینیتیان نا من ئەو کاتبینیم ئیشێکی بەڵێ بینیت نەچووی من ئەو کاتە بینیم بەدڵم بوو، بەڵام ئێستا ئەتوانم بۆ کا حەمەسواری بسەلمێنم کە دەقەکە لە ڕووی دەقەوە هەوڵ درا بوو سوود لە ئەزمموی جیهانی وەربگیرێ، بەڵام هێشتا لە قاڵبی ئەو کلاسیکیەی کوردی دەرنەچوو بوو. ئەمە یەکێ لە کێشەکان، بەڵام هەبوو نەبوو کە ئەو هەر باسی هەبوو نەبووشەکە هەبوو نەبووی قاسم محەممەدە لە بەقا ئەو سوودی لە ئەزمونە جیانەکە وەرگرتو بووە کانیامەکانی قاسم محەممەدە بوو بە شتێکی یعنی لەسەر مستەوای عالەمی ئیشی بۆ کرا، ئەویش کە گوازراوەتەوە بۆ نەگووە ئێمە با بڵێن خەجووسیامەندی کاکفوادی مەجی مسری کاکفواد سوودی لە برێخت وەرگرتووە و لە مەسرحی مەلحەمی برێخت وەرگرتووە و هاتووە خەجووسیامەندی لەسەر ئەو نەمتە نووسیوە. اینجا مامۆستا حەمە سالارش کە دەرێنانی بۆ کردووە لەسەر هەمان نەمەت بووە. باسی ئیشەکانی کاک شەماڵ عومەر و ئەوانەکە کە ئەوانیش هاتوون بە هەمان شێوە سوودیان لە تەجروبەکانی فازڵ قەساب وەرگرتووە و هێناویان لە سلێمانیە ئیتر لە دەقی کوردیا تەنفیزیانە کرد. ئەمە هەمووی سوودە خۆشتێکی باش کراوە ناڵێم نەکراوە. ئەمە بۆ چوونی مکعالی قەساب نە سەلاح القەساب سەلاح قەسەب بەڵێ سەلاح قەسەب عەفو شانۆی وێنەی بەڵێ شانۆی وێنەی. اینجا با بێنەوە سەر مەرەزە من نامێ زۆر بچینە سەرە و بابەتە، بەڵام کا حەمەسواریجان ئەمە هەر ئەم شەو دوایان بەرنمەیە یان نین پەیوەندیت پێواکەم ئەبێ قسە لەسەر ئەمە بکەین بیکەینە بەرنمەیەک و وانەیەک لێرە بوترێتەوە و مشتومڕێکی گەرمی بۆکەین. کاک عەلیجان من لای خۆمەوە هیچ پرسیارم نەما،
لەسەر بابەتەکانی تر بەس من مەرەزەم زۆر پێ جوان بوو هەستم کرد کە هەنگاوێکی جوانتر بوو لە بەهاری دزرا و ئیشی تایبەتی بۆ کرابوو ئیشی تایبەتی تەلەڤزۆنی بۆ کرابوو ئیتر ئەوەم بینی ئیتر ئەگەر خۆشت بەڕێستان بۆ چوونێکی کەتێ خۆشحاڵم باسی بکەیت و ئەگەر شتێک ماوە 52 ساڵ بەر لە ئێستا ئەوە کراوە ئەوە تا ئێسش لە زاکرەی تۆ خەڵکێکی زۆر باوەتەوە من بۆ خۆم کە بەشدارم لە بە دەورێکی سەرەکی بەشدارم لەوەینە ئێستا شانازی پێواکەم و دڵنیابە لە کوردستانی باشوور ئەوترا چیرۆکی تەمسیلی بەڵام شانۆگەری بوو ئەیان بن بۆ بەغاو لە بەغا تەنها تۆماریانە کرد بەڵام ئەوەی ئێمە وانە بوو ئەوەی ئێمە نیمچە سینناریۆکمان نووسی و بردمان یەکسەر بۆ بەغاو لە بەغا تەسویرمان کرد و بە مەشاهیدی خارجی و بەوەی کە جەنابەت باسێکەکەی ئەڵەی تەنانەت لە ستۆدیۆ شەوارشی لە ستۆدیۆ بوون هەر ئیش کرا بوو لەسەر گرتەی تایبەت گرتەی کە کاردانەوەی ئەکتەری بەرامبەرەکەی بێ بەڵێ بەڵێنانە ئەوە دیار بوو یعنی ئیشی تایبەتی بۆ کراوە ناڵم ئەڵم سینناریۆی بۆ نووسراوە ئیترەگە سینناریۆکە ئەکادمی بێ ئەکادمی نەبێ یان ئەو تەکنیکە تازایی جیهانی نەبێت ئەو مشکیلە نییە بەڵام گرنگ ئەوەیە پلان و پرۆژەیەک هەبووە کە چۆن ئیشەکە بکرێت بۆ تەلەڤزۆن تایبەت بێ بۆ تەلەڤزۆن ئێسمە بۆ نەڕۆن دوور نەڕوین خو لە چەخماخە یان ئەوی تریان با بڵێن خو لە چەخماخە سێرەکەی هەر هەمووی دیمەنەکان لە یەک بەردەمێکایە چاخانەکە یان با بڵێن لانەوازان چاخانەکەیە خو لە چەخماخە هەر چاخانەکەیە لەناو ئەو چاخانەیە دیکۆر و هەموو شتێکەرەوەیە دوچی ئەمە بێجگە لە ئیشەکانی تریش یعنی ئەمە بۆ نەڕۆین هەر پیسکەی تەرپیری شەر ناو ئەو خانوەیە دیکۆر نەگۆڕاوە یعنی ئیشی بۆ نەکراوە وەکو ئەوەی کە بۆ تەلەڤزۆن بێت چونکە دیکۆری ئیشی تەلەڤزۆنی زۆر جیاوازە لەگەڵ هیچشانۆی و زۆر جیاوازە لەگەڵ هیچ سینەمایش ئەمە بەس ئەمە مەرەزە وەلانەوە هینش لالۆکەریمیش و نازانم چیتریش ئێستا بیرم نییە ژیان بەڵێ ژیانەوە بزانم یا گریانە ژیانە ژیان ئەوەی جەلی زەنگە بەر هەرەوە هیچ جەلی زەنگە ئەویش ئیشی بۆ کرابوو یعنی ئەمانە دیارن ئیشی بۆ کراوە وەکو سینناریۆیەک نووسراوە بۆ تەلەڤزۆن بەڵێ ئەجا هەر من دێمەوە سەر مەسلەی هێن تەرحەکەی کاکسوا حەمەسوار من 4-5 ساڵە لە شاری سلێمانیم شانۆگەرێکم نەبینیوە بەقەت ماراسادی هیوافایق جوان بێ جوانە نەمدی بوو بەڵێ باشە کارێکی زۆر جوان بوو وەختی خۆشی شەماڵ عومەر کردی وایە عیدەن بە مەسرحی سوورە کردی ئەویش بۆ خۆی وەکو ئەو میتۆدا جوان بوو بەڵام ئەمەی کە هیوافایق کردی ماراسات بڕوان پێ بکە تەبعا تەکلیفی لێ کردم بە تەفسیل لێگەڵ بکەم تەسویرم هەبوو بەڵام کە دوایی بینیم عەرزەکەم بینی زۆر پەشیمان بوو ئەم توانی ڕوخسەت بخوازم بەڵامی تر نازانم نەبوو ئێستاش لە شاری هەولێرە من پرسیارێک لە کاک حەمەسوارەکەم کو شانۆی هەولێر ئەگەر ئەو شانۆگەرێکی گەورەیە کە حەمەسوار لە یەک-دوو نووسینە هاواری ئەو بابەتەی کردووە هاواری ئەمی کە بەڕێستان باسیەکەیت کاڵی کواشانۆ لە هەولێر ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە یەک دووجارێکە حەمەسوار باسی کردووە هاواری بۆ کردووە دوێنێ لە فەیسبووکە مقابلەیە کراوە لەگەڵ سعدونی نووس ئەڵێ ئەکتەر نییە لە هەولێرە بەس من نەبم با کاک حەمەسوار وەڵامی باتەوە بەڵام من
ناڵێم ئەکتەر نییە لە هەولێرە ئەکتەر هێوشتم بینیوە سەباح عەبدوڕەحمان ئەکتەر نییە بەکر معروف ئەکتەر نییە وەلید معروف ئەکتەر نییە بە ڕەحمەت بێت تا ئەغاجان بەڵێ ئەکتەرێکی زۆر پەتواناوە بەڵێ بەڵام کەسانی تریشان ێستا من بیرم نییە بڵێم بەڵێ بەڵام بۆ ئێستا کوا شانۆی هەولێر کوا لێرەش لە سلێمانی شت تەقدیمە کرێ بەناو کۆمیدیاوە نازانم یعنی نووسەرێکی کۆمیدی زمانی یۆنانیەکان زمانی ئەسخیل سۆفۆکلیس و ئەمانە خەڵک هین بوو نووسەرێکی کۆمیدی بوو کە بەڕێیا ڕۆشت خەڵک دەستیان ماچە کرد چونکە کۆمیدیا بوو نەک مەحزەلە ئەرستۆفانیس ئاڕۆسۆفانیس دەستخۆش یعنی لێرە لە سلێمانی کۆمیدە شێواوە بام گەنجێک دێت مەراسات بۆکە ئەنجا من باسی ئەوەی کە باسی پیسکەی تەرپیرمان کرد بەخیلی مۆلر من پار بوو یا پێرار بوو لە فستیڤالێکی ئامد شاوێ ئابەدا بین عەفو لەو فستیڤاڵەی کەرکووک بینیم کە خورێک بوو بەناو منەوە بە چاوی تۆ کاک سەرکەوت وا مەزانی لە پاریس دانیشتم و من لە پاریس بەخیلەکەی مۆلەرە بینم یعنی جوڵە جوان سەما جوان تەمسیل جوان مفاجعات هەبوو لە کاتی تەمسیلکردنە لەبەر ئەوە ئیشکردن لە دەقی جیهانیە بڕوان پێ بکە دەرگات بۆ ئەکاتەوە زەیدت ڕۆشن ئەکا واد لێ ئەکا ئیشکەی ئیش من هیچم نەمەوە زۆر سوپاس دەکەم چاوەکەمی و من دەستخۆشی لە هەر هەموو هاوڕێیان و ئازیزانەکەم کە هەموو بەیەکەوە هاوکار بووین لەم بابەتە زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم بە تایبەتش سوپاسی بەڕێستانەکەم کە عەلیجان کە ئامادە بوویت بۆ ڕوونکردنەوە لەسەر هەردوو ئەو دوو دراما جوانە کە ئەوسا پێمانەوت تەمسیلی ئەلبەتە ناوەکەش لەو کاتەیە ئەوە ئامادە بوو لەم دواییە مەسەلەی دراما هاتە پێشەوە ئەلبەتە دراما لە زمانە جیهانیەکە پێی ناڵێن دراما لە ئەنگلیزیەکە پێی ناڵێن دراما بۆی کە ئێستا ماڵێن زنجیرە دراما ئەمە لە کوردی ئەم ناوە دروست بووە نە لە فارسیە هەیە و نە لە عەرەبیە هەیە و نە لە ئینگلیزیشە ئەوەی پێ ناڵێن وەلحاصڵ من دەستخۆشی لە بەڕێستانەکەم ئازیزان دۆستان زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک زۆر خۆشحاڵ بووین کە ئەم شەو بەیەکەوە